ئێستا و لەم وەرزی سەرمایەدا چەند هاوڵاتیەک لە قەیسەری و شوێنە گشتەکانی قەزای چەمچەماڵ شەوانە لە ژیانێکی سەخت و تاریکی و سارد و سڕدا ڕۆژ دەکەنەوە. کامێرای پەیام لە شەوێکی سارد و باراناویدا چەند هاوڵاتیەکی بەسەر کردەوە کە بەشێکیان لە ڕووی دەرونیەوە هیچ کێشەیەکیان نییە، بەڵام بەهۆی بێکەسی و بێدەرەتانیەوە لەو شوێنانەدا ژیان دەگوزارێنن. بەشێکی دیکەشیان سەرڕایەوەی بێکەسن نەخۆشی دەرونیشیان لەگەڵدایە. چەند شایەت حاڵێکیش بۆ پەیام دەدوێن و باس لە ژیانی سەختی ئەو کەسانە دەکەن. تقریبا مانیەکە لێرانە من دوکانم لێرانێ ئەم پیاوە دێتە لەم دوکانە ئەخەیە و خێرخوازی ئەم دوکانە ماوەی مانیەکەوا لێرێ بەم سەرماسۆرەیە کە سوکاری پرسیارم لێ کردووە ئەرێ برام هەیە برازام هەیە بە زنی نێنە و کوڕی نییە ئەو کەسانەی نییە خەڵکی زۆر شارە زوورە نە بەرێ کەس ناتووە کەسانێک کە بێلانن و بێکەسوکارن حەقوای حکومت هاوڕێکیان لێ بداتەوە و شوێنێکیان بۆ دابین کە و تەمەنجستان ساردە و وەزعکە وەزێکی ساردە و کاتێکی سەرماسۆرەیە و پیاوە خاوەنی پێداویستی تایبەتە نزیکەی بۆ 6 ساڵە بێت من لێرانم ینی ئەم پیاوە هەموو شەوێک لێرانەیە ئتر داوا لە حکومەتەکەن بە هەنای ئەم پیاوە بێت بەڕاستی وەزعێکی خراپی هەیە زۆر خراپە هەر لە ئێوارە بە سەرما و بە گەرما بە هاوین و بە زستان ئەم پیاوە لێرێن زۆر پێویستە زۆر پێویستە بە هەنای ئەم پیاوە بێت بەڕاستی ئەم پیاوە بێکەسە هیچ کەسێکی نییە ئتر بەڕاستی زۆر پێویستە بۆ ئەم پیاوە گەر یەکێک بە هانایەوە بێ حکومت بە هانایەوە بێت شوێنێکی بەدامین کرێت زۆر پێویستە چکەوە ئەم قەیسەری ئێمە لێرانین ئەو من بۆ 10 دقەیە ینی بەڕاستی سەرمامە زۆر سەرمامە اینجا نەخواستان پیاوە شەو ڕۆژ لەیل و نەهار لێرانەیە. سەبارەت بەو کەسانە بەڕێوبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ ڕایگەیاند لە سنووری بەڕێوبەرایەتیەکەیاندا خانی بە ساڵاچوانیان هەیە، بەڵام بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە هیچ فەرمانبەرێکی بۆ دانەمەزراوە. هاوکات لە هەوڵیشدانە و کەسانە بۆ خانی بە ساڵاچوانی سلێمانی بگوازنەوە تا لەوێدا خزمەت بکرێن. دەشڵێت لە سنووری قەزای چەمچەماڵدا زیاتر لە 7 هاوڵاتی بێخانەوەلانە بوونیان هەیە و لە شوێنە گشتەکاندا ژیان دەگوزارێنن. بەنسبەتەوە پیاوێکە لەناو بازاری چەمچەماڵ ئەمێنێتەوە تەنها مام ئەحمەد نێزێک دوو حاڵەتی لەو شێوەمان هەیە. ئێمە قسەمان لەگەڵ کردو تەنانەت جۆرە لە جۆرەکان فشارشمان بەکاری هێناوە کە بیان بە مۆخانەی بە ساڵاچوانی سلێمانی تاکو لەوێ خزمەت بکرێن و ئەو پێداویستانێکە بۆ ژیان پێویستە لێ بۆی دابین بکرێ. ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتیمانە لە شاری چەمچەماڵ خانەی بە ساڵاچوان بیناکەیمانێ بە کام و کەلوپەلەکان و تەنها ستافمانێ ئەگەر ئێمە بوایە ستافیان بۆمان دابنا ئەمانتوانین لە چەمچەماڵ وەریان بگرین، بەڵام بەرحاڵ ئێستش کە لە سلێمانی ئەو شوێنەیە توانێت و کێشانەمان بۆ حەڵکە تاکە فشار تاکە کێشە بۆ ئێمە ئەوەیە کە کەسەکان خۆیان ئامادەنین بچن بۆ خانەی بە ساڵاچوان و لێ بمێننەوە حەزان بەم ژیانێکە لەناو بازار لە شوێنە گشتەکان بێننەوە. بەڵێ چەند کەسێک تریشمان هەیە کە لەناو بازار بمێننەوە لە ڕووی دەرونیوە تەواونین ئەوان شوێنێکی دێت لە کوردستانە شەوێکمان نییە بۆمانەوەیان تەنها تاکە شوێن هەبێکە بۆ ئەو کەسانێکە نەخۆشی نەفسیان هەیە بە بەردەوامی بمێننەوەلی لە بەغدا هەیە تۆزە قورسە گواستنەوەیان بۆ بەغدا. لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا ژمارەیەک هاوڵاتی لە شەقام و شوێنە گشتەکاندا ژیان دەگوزارێنن کە پێدەچێت بەشێکیان بەوەی هەڵقشانی تەمەنیانەوە فڕێ درابێتن و بەشێکی دیکەشیان نەخۆشی دەرونیان لەگەڵدا بێت یاخود بەهۆی بێکەسیەوە ژیان لەو شوێنانەدا بەڕێ دەکەن. لە ڕابردووشدا چەندین ڕووداوی نەخوازرا و چیرۆکی دڵتەزێن لە ژیانی ئەو کەسانەدا تۆمار کراوە. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش تا ئێستا نەیانتوانیوە و دیاردەیە بنەبڕ بکەن و چارەسەرێکی یەکجاری بۆ بدۆزنەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.